بێم کاتتان باش. خۆناغەکانی قەدەغەکردنی هاتوچۆ لە ناو شاری سلێمانیدا چۆن جێبەجێ دەکرێت تا چەندە هاوڵاتیان پابەندن پێوەی دەچینە پێنجوێن و مەرزی نێودوڵەتی باشماغ. ئایا لەوێ تا چەنە جم و جوڵە بازرگانیەکان لە ژێر ڕێنماییە تەندروستیەکاندا جێبەجێ کراون. بە درێژایی 150 کیلۆمەتر سنووری قەزای پێنجوێن بە خاکی کۆماری ئیسلامی ئێرانەوەیە. ئەوترێت چەندین ڕێگەی قاچاق هەبووە کە لەو ڕێگەیەوە هاوڵاتیان لە ڕێگەی قاچاقچیەکانەوە هاتوونەتە ناو خاکی هەرێمی کوردستان، بەڵام ژمارەکان کەمن. ئایا تا چەندە ئەو ڕێگایانە داخراون و ئێستا کۆنتڕۆڵ کراون؟ لەسەر ئەو پرسانە لە بنکۆڵی ئەم جارەدا لەگەڵمان. ڕێگای ڕۆیشتن بەرەو پێنجوێن لە هیچ کات و سەردەمێکدا هێندە بە چۆڵی نەبینراوە. نەهاتوچۆی هاوڵاتی نەجووتیاران نە تاکسی و مینیباسەکان نابینرێن. بەردەوام دەبین لە ڕۆیشتن بە دەرکەوتنی تانکەری زۆری سەر ڕێگاکە بێت تەواو نزیکین لە خاڵی سنووری نێودوڵەتی باشماغ. سەرڕای هەماهەنگی پێشوەختە، بەڵام لە سەرەتادا بۆ ماوەی یەک کاتژمێر زیاتر ڕایان گرتین کە بچینە ناو مەرزەکە. سلام علیکم. ئەحواڵتان باشە؟ ئێمە کوردستان 24ین. هەر بۆیە بەرپرسی گومرجی باشماغ بۆ ئەنجامدانی چاوپێکەوتن خۆی هاتە دەرەوەی چوارچێوەی مەرزەکە. لە ئێستادا تەنها پێداویستی ڕۆژانە لە مەرزەوە دێتە ناو خاکی هەرێمی کوردستان. لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسەکەش 2 جار پشکنین بۆ تەواوی کارمەندانی مەرزەکە کراوە و سەرجەمیان نێگەتیڤ دەرچووە. تەندروستی سەرنجی هەیە لەسەر مەرزەکە. ئەڵێن 150 کۆمپانیای تایە پێویستە کەم بکرێنەوە، یان ڕۆژێ و کەسانی بەریەکەکەون قەرەباڵغێکی زۆرە. ئەبێ کەم بکرێتەوە بۆ ئەوی تا لەم بەڵایە بە دوور بین یان کەمترین کەس بەرکەوتەی هەبێت لەگەڵ ئەو کەسانی گومان لێکراون. ئێوەش پێتان وایە ئەبێ 150 کۆمپانیا کەم ببنەوە ژمارەی کرێکارەکان لێرە بۆ قەرەباڵغێ نەبینرێن. ئەزانی مەسەلا بەمە چارەسەر نابێ ئێمە کۆمپانیا کەم بکەینەوە، ئەوەی کە ئێمە ئەبێت جوڵەی بازرگانی دیاری بکەین. بۆ هەر بۆ معلوماتی جەنابتان هەفتەی ڕابردوو بەڕێوەبەرایەتی گشتی گومرگ ئەم کارەی کردووە. بۆ نمونە ئێستا هیچ بارێکی بیناسازی، هیچ شتێک کەلوپەلێکی بیناسازی لە مەرزی نێودوڵەتی باشماغ ڕێگەی پێ نادرێت بێتە هەرێمی کوردستانەوە بە هیچ جۆرێک، لەبەرەوەی ئێستا پێویستمان پێ نییە. ئەوانەی کە زیاتر سەرنجی خراوەتە سەر خۆراکە، سەوزە و میوەیە، پێداویستی پزیشکی و پێداویستی ڕۆژانەی خەڵکە کە پێویستیان پێێتی، ئێمە سەرنجمان لەسەر ئەوانەیە کە ڕۆژانە کاروباری گومرجیان بۆ ئەنجامەین. ئەمە جگە لە خۆراک و سەوزە و میوە و دەرمان و ئۆشتانێکیان لە ئێرانەوە تا چەنە دڵنیایی تەواوی تایە بەتایبەتی لەم دۆخە. ئەگەر عینەیەک سەمپڵێک وەرگیرابێ ئێستا چۆن تونگ و تۆڵتریەکەن؟ ڕاستی وەکو پێم وت ئێمە جگە لەوەی کە ئۆتۆمبیل و شۆفێر تاقیمەکەین، ئێمە مختبەراتمان هەیە لە ناو مەرزی نێودوڵەتی باشماغ، مختبەراتی زۆر پێشکەوتوو پشکنین بۆ سەرجەم ئەم کاڵا و کەلوپەلان ناکرێت کە لەم بار هەڵگرانەیان لە دوایەوەی کە ئێمە دڵنیا ئەبین لە پشکنینەکان ئەنجا کاری گومرجیان بۆ ئەنجامەدەین. وەویستم باسی ئەوەشت بۆ بکەم، یعنی لەسەر ئەوەی کەمکردنەوەی جوڵەی بازرگانی ئەو هەنگاوانەی کە بەڕێوەبەرایەتی گشتی گومرگ پێیوتوین، ئێمە تا ڕادێک بۆتە هۆکاریەوەی کە هەم سەیتەرەی زیاتر بکەین و هەم جوڵە کەم بکەینەوە. لە ئێستادا بارهەڵگیری ئێرانی ناتوانێت ڕاستەوخۆ بارەکەی بهێنێتە هەرێمی کوردستان، بەڵکو دەبێت لە گۆڕەپانی بەرهەڵگرەکان بارەکان دابگیرێتە ناو بەرهەڵگیری عێراقی و دواتر ڕێگەی پێدەدرێ بێجگە لە سوتەمەنی. لێرە تێکەڵبوونی شۆفێران و نزیکبوونەوەیان لە یەکسەر بە تەواوی دیارە. هەندێکیان کە سەرنجی جیاواز و ڕەخنشیان هەیە لەبارەی ڕێکارە تەندروستیەکان نایەنەوێ سیمای خۆیان پیشان بدەن. تێکەڵی شۆفێر ئێرانیەکان نابنێەوە گەرە سایقی خۆی زۆقیەوەی پێدابەزێنە سایقی مە زۆری نەی لەناو سیارەکە دانیشی و هیچ مشکلێکیەوەی ئێوە داوای چیەکەن بۆی زیاتر پارێزراوتر بن بەڕاست؟ وڵی بەڕاستی پێداویستی وەک ئەم جلوبەرگ و ئەم دەرمان و ئەمانە شتێکی باشیان کردو باشتریشکەن هەر باشترە. ناو سیارەکان نابین باشە زۆر تێکەڵێ. تۆ چ بارێکی هێناوە؟ ئێستا من خەیارم پێ. خەیار باری خەیار لە سایقێکی ئێرانی وەرەگرتووە؟ بەڵێ. دواتر داوامان لێکرا بچینە ناو خاڵە سنووریەکە و پاکشکردنەوەی تەواویان بۆ ئەنجامداین.
لە خاڵی سفری مەرزەکەین وەک لە دیمەنەکان دەبینرێت تاری هەموو بار هەڵگرەکان تەعقیم دەکرێت بە پێی ئامارە فەرمیەکانی خاڵە سنووریەکە لە ماوەی نێوان 22 بۆ 23 سی 2020 2369 کەس لەم خاڵە سنووریەوە گەڕاونەتەوە و کەرنتینە کراون هەروەک لەو ماوەیەدا 11287 بار هەڵگیری شمەکی جۆرا و جۆری ئێرانی هاتوونەتە پارکی مەرزەکە و بار هەڵگیری عێراقی بارەکانی هێناوەتەوە ناو خاکی هەرێمی کوردستان 5308 بار هەڵگیری دیکەی سوتەمەنی کە ئێرانی بوون لەژێر چاودێری ئاسایش هاتوونەتە ناو خاکی هەرێمەوە. لە پشتی ئەمەوەی بینین بار هەڵگرەکان کێن لە دیوێران و تاقیمەکرێن ئەتوانین بڵین تەنها بۆ تاقیمکردنە بەسە کیفایەتە کارمەندانی ئێرە کۆمپانیاکانی ئێرە خەڵکی ئێرە سەلامەت و پارێزراونەوە بارەی هاتۆ بارێکی سەلامەتە؟ بەڵێ بەتاکی ناتوانین ئەو دڵنیایە 100% دەبین بەس خۆمان دەزانین ئێستا بۆ تاقیمکردن و بۆ خۆپارێزیکردن لەم ڤایرۆسی کۆرۆنا کە لە کۆماری ئیسلامی ئێران سەری هەڵدا و ئێمە مەرجێکی زۆر نزیکی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە هەر زوو بە زووی بەڕێز سەرپرشتیاری مەرزکەوتە هەوڵی ئەوەی کە ئەو ڕێنمایە تەندروستیانەوە ئەو خۆپارێزانی کە هەیە لە ئێستادا لە تەندروستیدا ئێمە لێرە جێبەجێ بکەین بۆیە خۆتان دەبینن وەکو جەنابە دامەژت پێدا ئێستا تاقیمی هەموو ئەو بار هەڵگرانە دەکرێت. لە ڕێگای گەڕانەوەمان بۆ پێنجوێن ئەومان بەرچاو کەوت کە زۆرینەی ڕێگاکانی ناو قەزاکە بە گڵ و بەردی گەورەدا دەخرێن بۆ ئەوەی ڕێگری لە جوڵەی ئۆتۆمبیل و هاتنە دەرەوە بگیرێت چونکە قەزاکە هێڵی سووری ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنایە بەهۆی ئەوەی ناوچەیەکی سنووری فراوانە بە جۆرێک بە درێژی 150 کیلۆمەتر هاوسنوورە لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران دەوترێت هەندێک لە دانیشتوانی قەزاکە یارمەتی شۆفێرە ئێرانیەکان دەدەن کە بێنە ناو قەزاکە و هاوڵاتیان. خەڵک و حکومەت ئێستا یەک دەستە چونکە دوژمنێکمان هەیە دوژمنێکی نەناسرا و نەبینراوە لەبەرەوە هەمومان بووینەتە یەک سەنگەر بەرامبەری بەسپاسەوە خەڵکی ناوچە سنوورەکان ئەکرێ بڵێم زۆرینەیان هاوکاری تیمە ئەمنیەکانی ئێمە بەدڵنیاییەوە زۆرینەیان هاوکاری هێزە ئەمنیەکانی سنووری قەزاکەن و چەند کەسێکی ژێترەمە ئاساییە چەند کەسێکە هەبێت لە سنوورەکە حەزی بە مخالەفە بێ ئەمانش ڕوبەڕووی یاساکراوە. بازەوەی هەندێک لە خەڵکی پێنجوێن بەشێک لە شۆفێری بار هەڵگرەکان هێنە ناو قەزای پێنجوێنە بۆ شمەکڕین یا بۆ گازکڕین ئەمە وایە کاکزانە؟ ئەمە هەمانە ناڵێم نیمانە هەمانە بەڵام بە سوپاسەوە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە لەلایەن لیژنە هاوبەشەکان یابووری قامێتەوە و بە هاوکاری خەڵکی سنوورەکە ئەم حاڵەتانە ئاگادارمانەکەنەوە دەست بەجێ هێزە ئەمنیەکان ئەم شۆفێرانە ژێرنەوە بۆ ساحەکەی خۆیان لەگەڵ بەڕێوەبەرایەتی مرزی نێودەوڵەتی باشماق و ئاسایش و گومریکی باشماقیشا قسە کراوە کە ئەمانیش هەماهەنگ و هاوکار من لەگەڵ بنکەی پۆلیسی باشماقەکە هەماهەنگ و هاوکار من لەوەی کە نەیەڵن ئەمانە تێپەڕ. هیچ حاڵەتێکی پۆزەتیڤ و هەڵگری ڤایرۆسەکە تەنانەت گومان لێکراویش لە ناو قەزاکەدا تا ئەم ساتە تۆمار نەکراوە ئەگەرچی ڕۆژانە لە تاقیگەی نەخۆشخانەی گشتی پێنجوێن نمونە لە چەندین کەس وەردەگیرێ دواتر ڕەوانەی سلێمانی دەکرێت بۆ ئەوەی پشکنینی بۆ ئەنجام بدرێت. هەمانە و ڕۆژەی ئێمە لە مەرزی باشماغ بووین تیمەکانی تەندروستی پێنجوێنیش لەوێ بوون وە خۆیان دەڵێن بۆ ئەوە لەوێ بوون کە مەرزەکە کەرەنتینە بکەن چەندین تیمی تەندروستی جێگیر بکەن بەڵام ڕێگریان لێکراوە بچنە ناو مەرزەکە. هەتا ئەم ساتی ئێستا توانین بڵێن هیچ حاڵەتێکی گومان لێکراو تەنانەت هیچ حاڵەتێکی پۆزەتیڤ لە پێنجوێنابوونی نییە سەبارەت بە هێڵی سووریش کە ناو دەبرێت لەبەر مەترسی ئەوە بوو کە پانتایەکی زۆر سنوورمان هەیە کۆنتاکمان هەیە لەگەڵ ئێران لە دەواازە بووین ئاگداری حاڵەتێک بووین جەنابتان ویستان چەند تیمێک دابنێن لەوێ بەڵام ڕێگریەکە بوو حەزەکەم ئاشکرانە پێم بڵێن ڕێگریەکە چی بوو ویستان چی بکەن بۆ مەرزی باشماغ کە لایەن هاوڵاتیانە جێگی قسەیە هەندێک گەڵێن بادا بخرێ هەندێک گەڵێن با زۆر چاودێریەکە چڕتر بکرێتەوە ڕێگریەکانی ئێوە چی بوون کە نیان هێش داخلی مەرزەکە ببن. بەڵێ ئەمڕۆ ئێمە سێ تیمی تایبەت سەر بە نەخۆشخانەی گشتی پێنجوێن کە تیمێکی بەڕاستی مختەز بوون پێکاتبوون لە چەند ئەندامێکی کارا بە سەرپەرشتیاری
پزیشکی پسپۆڕ وە لە هەمان کاتە لێپرسراوی وقایی پێنجوێن خۆپاراستنی پێنجوێن مەسوولی سندیکای پێنجوێن مدیریدارە بەشی ڕاگەیاندەکانمان لەوێ بینویستمان بەم سێ تیمە بچینە ناو بە شماخەوە بە شێوەیەک تەوزیع بین بتوانین هەموو ئەو شوێنانی کە ناپێویستن بۆ نمونە چاخانە و کافتریا و ڕێستۆرانتەکان یا قەرەباڵغی لەسەر کەم بکەینەوە یا دایان خەین و بە شێوەیەکیش ئەو هەموو کارمەندەی کە لەوێ لەم کاتەیە کە لەوە چێ پێویست نەکات وێژەی کارمەندەکان کەم بکەینەوە نووسنگەکان کەم بکەینەوە بەتایبەتی لەم زۆرفی ئێستا کە سیانزە بەدەرە جوڵەی بازرگانی زۆر کەمی کردووە ئێمە بەرنامەمان وا بوو ئەو نووسنگانە لە ڕێژیان کەم بکەینەوە بۆ ڕێژەی یەک لەسەر سێ و ئەو یەک لەسەر سێی کە لەوێ بوو هاتوو چۆنەکەن بمێنەوە کارمەندەکانیشان کەم کرێنەوەی کە لەوێ کەرنتینە بکرێت بەڵێ ئەو کارمەندانشی کە لێوە بەرنامەی نەگەڕێتەوە دەرەوە ئێمە ئامانجەکەمانەوە بوو کە ڕێژەی هاتوو چوە لە بینی باشماخ و پێنجوێن و سلێمانیا کەم بکەینەوە بۆ کەمترین ڕاددا ئەمامەجەتان پێکە ئێمە وی ڕاستی بێ ئەمڕۆ خراپ تێگەیشتێکە بوو هەستەکەم لە بینی ئێمە و لە بینی بەڕێز لە پرساوانی دەواازە بەوەی کە لەواچێ خەڵکەکە هەنێک خەڵکی زۆر لە پێنجوێن دروست بوون کە داوای داخستنی بەڕاستی دەواازەکە کە بە شێوەیەکی گشتی لە بەرمەترسی وەزعەکە بەڵام ئێمە بەڕاستی هەچەنەوە ئیشی ئێمە نیە و لە تاناو دەسەڵاتی ئێمەیانە ئێمە ویستمان ڕێکارێکی وا بگرینە بەرکە نەختێ خەم و ترسی خەڵکی بڕەوێنینەوە بە تایبەتی هەسین بە مجموعەیە ڕێکاری تایبەت بەوەی کە زۆر زانستی بێت ترسەکە کەم بکەینەوە بە شێوەیەک لە شێوەکان ئێمە پلانیەوەماندانا بوو وەکو تەندروستی پێنجوێن مەرزی نێودەوڵەتی باشماخ بخینە کەرەنتینەوە بە شێوەیەکە هیچ جۆڵێکی بازرگانیش نەوەستێ و بەڵام کەرەنتینە بکرێت و هەموو ڕێکارێکی زانستی و ڕێنمایەکانی کە پێمان سپێراوە ئەمڕۆ جێبەجێکەین بەڵام بەهۆی ئەو خراپتێگەیشتنەوە زەختی خەڵکیەوە 20 دقه بۆ 25 دقه ڕێگریمان لێکرا کە بچینە ژوورەوە تیمەکانمان بێزار بوون و هەستیان بە بێڕێزی کرد و گەڕانەوە بەڵێ ئێوە لانی پەیوەندیدارتان ئاگادار کردەوەمان ئاگادار کردو تۆ داواکاری گشتی ئاگادارە بەوەی کە ئەوەی کەم ڕۆڕویان ڕێگری بوو بەڕاستیە بێ دووبارە نەبێتەوە. بەرپرسی پەیوەندیەکانی خاڵە سنووریەکە ڕوونکردنەوەی خۆیان هەیە و دەڵێن لە یەکتێنەگەیشتن هەبووە لەگەڵ تیمەکانی تەندروستی پێنجوێن. بەڕاستی بۆ بەڕێز جنابی بەڕێوەبەری تەندروستی پێنجوێن بەڕێز کاک دکتۆر خاڵی بەڕاستی من ئەوە دەگەڕێمەوە بۆ کەم تەحمل و کەم حوسڵەی بەڕێزیان ڕێگریەکە چی بووە؟ بە هیچ شێوەیەک کەم تەحملی بەڕێزیان بۆ لەبەرەی بە ئێمەیان ڕاگەاندووە تیم یەکیەت بەڵێ دوجار لەگەڵ بەڕێزیانە سێتی ماتووە. کات دەمە و ئێوارەیە و بەرەو بەشێکی دیکە لە ناوچە سنووریەکانی پێنجوێن بەڕێوەین. لە ئێرە تیمەکانی پاراستنی و چاکردنی ڕێگەوبانی سلێمانی بە هاوکاری هێزی پاسەوانی سنوور سەرخاڵی گرتنی یەکێکی دیکە لەو ڕێگایانن کە دەوترێت قاچاقچەکان بەکاریان هێناوە بۆ هێنانەوەی خەڵک لە ئێرانەوە. ناوچەکە فراوانە و لە سیانزەی سەی 2020ەوە سەرقاڵی ڕێگەداخستن و هەڵکەندن و هەرتاوە نابێت وە گوندەکانی گۆڵێ و شەپاڵ و کانیخان و وێنە و سەیرانبەن و چێرو و هەڵاڵاوە و مەسۆ و کونەورچ و کانی هەمزە و گۆخڵان و شێرە و مشیا و بادەڵان و باریکەدەر و چەندین گوندی سنووری دیکە. سەرجەم ڕێگەلاوەکان کە هەر ڕێگە گوندێکیان ئەروانێ پێشەش ڕێگەی لاوەکی لەسەر و ڕێی قاچاق و شتیاتوێ پێکرا توانیمانە سەرجەم ڕێگەکان دابخەین و بە هیچ شێوە ڕێگەی هاتووە نەیەڵین. باشە کەواتە کە لە ئێستا خەریکردمە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووش بەردەوام تیمەکانتان سەرقاڵە بەڵام لەو ڕۆژانی پێشوو ئەکرێت چەندی کەس بە قاچاق هاتوێتەوە چەندی قاچاقچیش گیراون ڕاستە؟ ئێمە لە سیانزەی مانگەوە دەستمان کردووە بە سیانزەی سێوە دەستمان کردووە بە کارکردن لە ماوەی دە ڕۆژە توانیمان هەموو ڕێگەکان دابخەین. بەڵام پێش سیانزەی سێ چی؟ پێش وەک ئاگاداریم لە وەزعە کە ئێمە لە ڕێگەکاندا نەخراوە بڵێ. بەڵێ ئەو کەسانی کە بە قاچە خەڵکیان نەهێنایەوە چیان بەکارهێنا چ سارەیەک چێک زمینیان بەکارهێناوە لەسەر دوای پاسەوانی سنوور و جەنابی قەزای قایمقامی قەزای پێنجوێن ئێمە شەڵچان بەو کارە ئەو کارەمان بەڕاڵ و بە مێکزمێنی خەڵکیان ئاودیو کردووە خەڵکیان هێناوە بەم دیوە. هیچ کەسێکتان بینیوە لە سیانزەی سێوە کە ئێوە خەریکن بێ بێتە ئەم دیو؟ نەکە ئێمە دەستمان کرد بەکارکردن هەموو ڕێگەکانمان داخست لە هەر ڕێگایە لە 6 شوێن تا 7 شوێن دامان خستووە هەر یەک تەنها ڕێگایە بۆی بە هیچ شوێ هاتوویان نەمێنێت. هەرێمی کوردستان بە درێژایی 960 کیلۆمەتر هاوسنووری ڕۆژهەڵاتی کوردستان و کۆماری ئیسلامی ئێرانە. بەرپرسانی پۆلیسی هەرێم دەڵێن زەحمەتە کۆنتترۆلی سنوور بکرێت. ئەم پیاوە ڕاوێژکاری وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانیشە نایشارێتەوە قاچاقچیەکان و ئەوانەی بە قاچاق هاتوونەتەوە نەبوونایە
ئێستا کەمترین حاڵەتی کۆرۆنا لە کوردستان بوونی دەبوو. ئێمە لە چەند دیمەنێکە چوینە گوندە دوورە دەستەکانی قەزای پێنجوێن چەند شوێنەکەی داخرێن، بەڵام خەڵکێک کە سەرنج و گلەی هەیە باز لەوە کرێت درەنگ دەست کرا بە داخستنی ڕێگە لاوەکیەکان. ئایا بەڕاستی جەنابێستان هەمان سەرستان هەیە ئەبوو زووتر ئەو ڕێگایانە دابخرێن کە خەڵکێک پێی وایە خەڵکانێک بە قاچاق هاتوونەتەوە مەترسی دروستەکەن. سەبارەت بە پاسەوانی سنوور پاسەوانی سنوور خۆ ئەوانیش هەر لە سەدا سەدیان خەڵکی هەرێمن و خۆیان لە فەرماندەی سنووری ناوچە یەک ئەبێننەوە. ئێستا بۆ معلوماتە ئەوەندەی لە توانیان بووبێ ئەوانیش هەندێک خۆتیان داوە بۆ وەزارەتی ناوخۆی خۆمان لێرە و بڵاومان پێکردون لە ناو شارەوە ڕۆڵی سەرەکی ژەبینن. بنسبەت حدودەوە تۆ خۆ دەزانی لە هەموو دنیا ناتوانێت لە سەدا سەد سنوورەکان زەبت بکرێت. ئەو ئەبینی ئەمریکا هاوارێتی بدەست مەکسیکەوەکەوە هەرچەند هەوڵەدەن بەڵام ئەو هاتنە ژوورەوەی هەر هەیە. ئێستا هێزەکانی پاسەوانی سنوور زۆر بە توندی و زۆر بە هەماهەنگی لەگەڵ هێزەکانی پۆلیس و دەرگاکانی وەزارەتی ناوخۆ و پێشمەرگە لە هەماهەنگیان بۆ گرتن و دەستگیرکردنیان و دانانیان لە کەرنکی. بەڵام خۆ لەم لاو لەولا ئەبینی خەڵکانێک شارەزایە یا خەڵکانێک ئەیانپەڕێنەوە ئەوانش هەر بەدوانە ئەگەڕێن و خۆ ئەگەر ئەو حاڵەتە نەبووە ڕەنگە ئێستا ژمارەی توشبان کەمترە بوو. داوا لە هەموو هاوڵاتیانەکەم خۆیان خۆش بوێ، خێزانەکانیان خۆش بوێ، هاوڵاتیانی خۆیان خۆش بوێ. ئەم پتایە ئەڕواتی نامێنێ، بەڵام ئەگەرمانێ بە زووترین کات لە کۆڵمان بێتەوە هەتاکو چارەسەرێکی دەرمانی بۆ ئەدۆدرێتەوە خەڵک خۆی لە ماڵەوە دانێ. ئەگەرچی بەرپرسانی قایمقامێت و پارێزگای سلێمانی ڕازین لە پابەندبوونی هاوڵاتیان لە قەدەغەی هاتوچۆ و نەهاتنە دەرەوە لە ماڵەکانیان، بەڵام لێرە و لەوێ کۆبوونەوەی خەڵک و دۆمینەکردنی گەنجان و کۆبوونەوەیان دەمیرێت. هەرچی سەبارەت بە فرۆشیاران و شوێنە گشتەکانیشە تا ئەم ساتە چەندین ئاگادارکردنەوە و پسوڵەی سەرپێچی و داخستن تۆمار کراوە. ئەتوانم بڵێم بە خۆشحاڵیەوە بەشێکی زۆری هاوڵاتیانی پارێزگای سلێمانی هاوکارمانن لە جێبەجێکردنی ڕێنمایەکان، بەڵام هەنێکیش بابەت نییە بە دڵنیای زراعەتی یاساییان لەگەڵا کراوە و پسوڵەی سەرپێچیان بەکراوە شوێنەکان داخراوە. بە ژمارە و بە نزیکەی هیچت بە دەقیقی ئامارێکم لا نییە، خۆتان نەزانم بەردەوام لە ئەرکین بەردەوام ژمارەکانە گۆڕێ، ژمارەکانش بە بەردەوامیە گۆڕێ، بەڵام کۆمەڵێ شوێنەیە ئەوانەی کە ڕێگە پێدراونین شوێنەکانەکەنەوە مێزراعەتی یاساییان لەگەڵاکەین شوێنەکان داخین. ڕۆژانە چەندین هاوڵاتی بۆ ئەوی کاراسانیان بۆ بکرێت لە ڕاپەڕاندنی کارەکانیان دێنە قایمقامەتی سلێمانی. ڕەنگە چۆڵی ناوشار و هەموو شوێنە گشتیەکانیش وای لەم پیاوە بە ساڵات چووە میلۆدی کارژە نەکرد بێت بەردەم قایمقامێت و باخی گشتی شار هەڵبژێرێت تا لە ڕێگەی ئاوازەکانیەوە نانێک پەیدا بکات. دوعاکردنێکی بە کوڵیش تێکەڵی ئاوازی میلۆدیکا دەبێت. خوایەکی باشەڵمان خوایە بۆ خاتی خەشەویستی پێغەمبەر ڕەحم بە میلەتی کورد خوایە میلەتێکین بێکەسن خوایە پشت و پەنامان لێ ئامین یا ڕەب العالەمین. نامەیەکی تایبەتی هاتووە لەلایەن بەشێک لە کارمەندان یەکێک لە کۆمپانیەکانی بواری بەرهێنانی ئاسن و پۆڵە. ئەوان دەڵێن ناومان بڵاو مەکەنەوە، بەڵام ژیانمان لە مەترسیدایە. کۆمپانیا و کارگەکە لە کارکردنی بەردەوامدایە. دەڵێن ویستومانەوەتان پێ بڵین کام کارگەی ئێمە بەردەوام لە کاردایە، ڕۆژانە ژمارەیەکی بەرچاوی کارمەندەکانی لە ناوچەکانی چواردەورەوە بۆ دێت. ئیش بەردەوامە وەک سلێمانی و بازیان و تەکیە و چەمسەماڵ. سەرڕای ئەوەی ژمارەیەکی زۆر لە کارمەندانی چینی و ئۆکرانی و بەشێک لە کارمەندی کورد و عەرەب لە کەمپی کارگەکە ئەمێننەوە، ئەوانیش بەردەوام دەوامەکەن هەتا ئەم کاتە کارگەکە بە هیچ جۆرە نەوەستا و بەردەوام قاڵبی ئاسن بەرهەمهێنێ. لە کاتێکدا لەم بارودۆخە بێزگە لە ئینتاج بۆ کەلوبەلی زۆر زەڕور تاوانێکی گەورەیە وەک نووسیویانە کە کارمەندەکان دەوام بکەن و ئینتاجی مادەیەکی وەکو ئاسن هەبێت. بۆیە بۆ سەلامەتی گیانی هاوڵاتیانی شار و ناوچەکەمان داوا لە بەڕێسانەکەین وەک ئەرچێکی ئەخلاقی و مرۆڤایەتی هاوکار بن لە بڵاوکردنەوەی ئەم نووسینە تا ئەگاتە لایانی پەیوەندیدار وە خۆیان دەڵێن بە فەرمی ڕێگە بەو کۆمپانیای دراوەکە ئێمە لێرە ناوەکەیان ئاپارێزین دەڵێن دۆخیان لە مەترسیدایە، بەڵام ناتوانن لەبەرەوەی بژێوی و خوتیان لە دەست نەچێن، ناتوانن یەکتەرەفە و یەکلایەنە واز لە کارەکەیان بهێنن، بەڵکو داواکەن بە ڕسمی کارکردن لە کۆمپانیا و کارگەکان کە ئەبوو ڕابوەستێ ڕابگیرێت.
قایمقامی سلێمانی پێی وتم قورسترین کارێک ڕوبەڕووی بوو بێتەوە ئەم کارەیە بژێویان ئاوی هەبێ کارەبای هەبێ خەڵکێکی دەرجێڕ بوو کەسابەتەکەی پەیوەندی هەبێ ئاسان نیە زۆر ینی قورسترین ئیشکە ڕوبەڕوو بوو بێتەوە ئەمەیە لە ژیانی ئیشی وەزیفی خۆتە ئەمەیە ئەو ڕۆژانە لە دەروی ئۆفیسەکەی خۆی چەندین کەس دەبینێ نێوانی خۆی و ئەو کەسانت دەپارێزێ کە دەچنە لای نامەی کرێکارەکانی کۆمپانیاکەی ئاسن و پۆڵا پیشانی قایمقام دەدەم. کۆمپانی ئاسن و پۆڵا بەرەمێنێ ئەڵێن کار نەوەستاوە کرێکارە کوردەکان خەریکی بەرەمێنانی پۆڵا و ئاسنن نابێ ئاگادار کراونەتەوە کە پێویستە ئەو کرێکارە کوردانە لەناو ماڵەکانی خۆیان بمێنەوە پابەت بن بە جێبەجێکردنی ڕێشوێنی قەدەغەکردنی هاتوچۆ تەنها لە حاڵەتێک کە ئەتوان کار بکەن ئەو تیمانەی کە کرێکاری بیانین و لێرە کە هەر لە کارگەکەیە بوو ئەتوانێ مەعەدا ئەوە بۆ هیچ کرێکارێکی کوردی خۆماڵی نییە جگە لە هەندێک ئیشی کە عیلاقی بە لایانی سکوریتیەوە هەیە یا عیلاقی بە لایەنێکی ئیداری کەمەوە هەیە ممکن نییە ڕێگای پێ بدرێەوە هەر دوێنێ و پێرێش لە ڕێگەی بەڕێز بەڕێوبەری ناحیەی بازیانەوە ئەم ئاگاداری نامەیە جارێکی تر بە هەموو کارگەکانی سنووری ناحیەی بازیان دراوە زۆنی بازیان دراوە بۆ سەلامەتی وڵاتیان پێشبینی یەکەن تاکەی درێژکرێتەوە بێگومان تا مەترسیەکە لە ئارایە بێ ئێمە لەگەڵ کەرنتینەکردنی هاوڵاتیانان و لێرەشەوە داوا لە هاوڵاتیانەکەین تکایان لێ یەکەین کە ئارام بگرن لەناو ماڵەکانی خۆیانە تەنها بەمە ئەتوانین هەموو لایەکمان پارێزراو بووین لەم بەڵای کە ئێستا ڕوبەڕووی سەرجەم مرۆڤاتی بوون. ئەگەرچی تا ئەم ساتە ڤایرۆسی کۆرۆنا و بڵاوبوونەوەی لە ژێر کۆنتترۆلدایە بەڵام بەردەوام داواکاری گشتی لە هەرێمی کوردستان هۆشداری دەدەن کار کەسێک دوور لە ڕێنماییەکان قاچاقچێتی بکات یان ببێتە هۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە سزا دەدرێت هەروەک دەڵێن هەر کەسێکیش لە تۆڕە کۆمەڵایەتیەکان خەڵک بترسێنێ یان ئەو بابەتە بۆ خەڵک بەناڕاست بزانێ ئەوە بە هەمان شێوە سزا دەدرێت. لە هەمان کاتدا فەرمانگەی داواکاری گشتی سلێمانی ئاگداری هاوڵاتیانی شاری سلێمانی و دەوروبەری ئەکاتەوە کە بەهۆی درێژکردنەوەی ماوەی پشووی فەرمانگە حکومیەکانەوە بۆ ڕێکەوتی 14 ڕۆژانی یەکشەمە و سێشەمە و پێنجشەمەی هەموو هەفتەیەک بەڕێوەبەری فەرمانگە و لیژنەی تۆمارکردنی داوای مافی گشتی داوامی ئاسایی خۆیان دەکەن تاوەکو ئاسایی بوونەوەی دۆخەکە و کۆتایی هاتنی ماوەی پشوەکە. ئەو کەسانێک کە سەرپێچی یاسا و ڕێنمایەکانیان کردیا بە بەردەوامی ڕۆژانە ڕێکار یاساییمان لە جیان گرتە بەر ڕێکارەکان چین بەڵێ زۆر ڕێکارن ئەوانەی کە سەرپێچی ڕێنمایەکانیان کردیە بە پێی مادەی 240 ئەوانە یاسای سزای عێراقی ژمارە 111 ساڵی 69 ئەوە ڕێکار یاساییمان بەرامە گرتە بەر هەندێک خەڵکەکە باز لە چیەکە بۆی خەڵک بیزانێت کاک حاکم باز لەوەی دەکات هەر کەسێک کە سەرپێچی نظامی عام بکە ینی ئەو کە نظامێک لە وڵات سیستەمێکدا ڕێژرا ئەو سەرپێچی بکە سزاکەی چییە بێت؟ سزاکەی حەبسە بەڵام بە زیاتر غرامە دەکرێتن غرامە ئەوانە کە دەبنە هۆکاری بڵاوبوونەوەی نەخۆش کوشندە کە ئەمە لە 3 ساڵ تا 3 ساڵ حکم دەدرێن تا 3 ساڵ دەگیرێن لەبەرەوەی حەبسە بەڵام ئەگەر هاتوو ئەو هۆکارانە بوونە هۆکاری ئەوەی کە خەڵکێک مرد یان تووشی لە دەستدانی بەشێک ئەندامێکی لەشی بوو ئەوە حکومەکەی واتە سزاکەی لە 5 ساڵ کەمتر نابێ زیاتریش دەبێتن لە 5 ساڵ زیاتر ئەوانش بەو شێوەی وە خەڵکانی شەنە ئێستا فێر بووینە جگە لەوەی کە ڕێپێدراون لەلایەن حکوومەتی هەرێم و یان وەزاری تەندروستی لە فەیسبوک و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ترس و دڵە ڕاوچێ دەخەنە ناو دڵی خەڵکو و هەلە خۆیانەوە باسی کۆڕۆنا دەکەن و خەتەریاتی کۆڕۆنا ئەوانش یان خەڵکان دەدەن بۆ هێنانە خەڵکو بۆ سەرزادە و تێکەڵاوبوونی خەڵکو کە وەکوەی کە بە فشا نەخۆش کۆڕۆناوەگری ئەوانش بە پێی مادەی بە یاسای قەدەغەکردنی ئامێری پەیوەندیەکان بە پێی مادەی دوی مۆبایل ئەوانە دەدەینە دادگا. لە ئێستادا جوڵی بازرگانی نەکتەنها لە مەرزی باشماغ بەڵکو لە تەواوی مەرزەکانی دیکە سست بووە
ئەگەرچی ڕێکارەکان بۆ پاراستنی تەندروستین بەڵام دۆخەکە زیانی گەورەی ئابووری بەخۆیەوە بینیوە داهاتیش بەرەو کەمبوونەوەی تەواو چووە. ئەگەرچی تا ئەم ساتێن پرۆگرامە تۆمار دەکەین لە ناو شار و قەزا و ناحیەکاندا جوڵا وەستێنراوە لە پێناو سەلامەتی هەموو لایەک لە ڤایرۆسی کۆرۆنا بەشێک لە وڵاتیان سەرنجیان وایە دەبێت زیاتر مەرزەکان کۆنتترۆل بکرێن ڕێنمایی تەندروستی زیاتریان تێدا جێبەجێ بکرێ بۆ ئەوەی هەموو لایەک پارێزراو بن لەو دەرد و بەڵایە تا بەرنامێکی دیکە بەلایەک لە خۆشییا بن خواتان لەگەڵ.